لە مێژەوە لە قەزای سێ سایق ئەم جۆرە کەساوەتەی تیا بوو و فرۆشتنی سوتەمەنی بووە. قەزای سێ سایق بە ناوەندی شارە زوور ناسراوە، هەمیشە خەڵکی فەلاح و کاسبی تیا بوو. ئیش و کاری ئێمە سوتەمەنی لەم قەزایە هاوکارێکی و پاڵپشتێکی برا فەلاح و جوتیارەکان بوو بە پێدانی سوتەمەنی بە قەرزی درێژخایەن. سەرەڕای ئەوەش مۆزەف و هاونیشتیمانی لە قەزای سێ سایق سوودمەند بوون لە سوتەمەنی فرۆشەکانی قەزای سێ سایق. هاوپیشەی وامان هەیە ساڵانە بێ بەرامبەر نەوتی داوە بە 150 ماڵی قەزاکە کە هیچ کەسێک لێی نەبووە لە باشوور نرخی سوتەمەنیەکان لە قەزای سێ سایق. بۆ ڕاپرسیەتوانن ڕێی هاوڵاتیانی قەزاکەوە بگرین. ئێمە لایەنی ژینگەیی و تەندروستی و قەزاکەمان پاراستووە. ئێستا لەلایەن قایمقام و پۆلیسی قەزاکە و بە بیانووی نەبوونی مۆڵەت ئیشوکاریان وەساندین. لە کاتێکدا ئێمە ئامادەین و داوامان کردو ئیشەکانمان بۆ یاسایی و قانونی بکەن. لە کاتێکدا ئەم کۆمەڵە کاسبکارە بڕەپارێکی زۆرمان ڕۆشتۆ بە قەرز بەلای فەلاح و هاوڵاتی قەزاکە. ئێمە لە مەرزەکانی سەیرانبەن و باشماخ و مەرزەکانی تریشەوە گاز و بانزینی توالێت بەرزمان بۆیت بە نرخێکی هەرزان دەیفرۆشین بە هاوڵاتی قەزاکە بە دەرەوەی قەزاکە. بۆیە ئەمان ڕێگریمان لێ دەکەن لە فرۆشتنی ئەو دەبە گاز و بانزینانە بە پاشانەکەن لەبەر مەساڵحی چەند بانزیخانێک لە قەزاکەدا. لە کاتێکدا کوالیت و نرخی بانزین و گازەکانی ئێمە لە هیەوان زۆر باشترن. بۆیە لە کۆتاییدا داوا لە کاربەدەست و قایمقام و مەحافز سلێمانی دەکەیت ڕێگریمان لێ نەکەن لە کار و کەسابەتی خۆمان.